سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. دیارە ئێستا لە چوارچێوەی هاتنی گروپە گەشتیاریەکان بۆ هەرێمی کوردستان، بە تایبەتی لە ئێستادا هاتنی گروپی گەشتیاری بیانی زیاتی کردۆ بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ ناوچە سنوورە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە نێویاندا قەزای ڕەواندز کە هەڵکەوتە و سروشتێکی سەرنجڕاکێش و دڵگیری هەیە. ئێستا ئەوەی ئەیبینن گروپێکی گەشتیاری ئیسپانینە لە وڵاتی ئیسپانیاوە هاتوون کە بۆ یەکەم جارە دێنە هەرێمی کوردستان و ئێستا وێزگەی مانەوەیان لە شاری ڕەواندزە. ئێستا لە کاولۆکانین لەوێوە گەشتەکانیان دەست پێ کردو و دواتر دەستنە شوێنە گەشتیارەکانی سنووری قەزای ڕەواندز. من بەسمە لەگەڵ سەرپەرشتیاری ئەم گروپە ئەحمەد زەلال گفتوگۆ بکەم. کاک ئەحمەد، سڵاوتان لێبێت و ئەگەر بیتە لای من پێمان بڵێ کە ئەو گروپە گەشتیاریە ئیسپانیا یەکەم جارە دێتە هەرێمی کوردستان. سڵاو لێوەش بەخێر بن. بەڵێ ئەوە گروپەشی گەشتیاری باس کرد ئیسپانیا. ئەو گروپە وەکو گروپ یەکەم جارە بەرام وەکو کاکچیکۆ کە برنگانی گروپاتێک دێخی لە ئیسپانیا ئەو چەندین نزیکەی پێم وابی 4 جارە دێت عێراق و کوردستانی شەگەڕێ، بەڵام زیاتر جەخت لەسەر ڕوانزێ ئەکەنەوە، یان زیاتر لە زیەکانی دیکە ڕوانزێ ببینە. تۆگەر هاوکارمان لەکاری وەرجێران ڕێخەری ئەو گروپە گەشتیاری ئیسپانیا بێتە لامان بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکەین، بزانین کە ئامانجی ئەوان لە هاتنیان بۆ کوردستان زیاتر بۆچ ئەگەر بیتە لای من ئەم دەستە زۆر باشە. کاک ئەحمەد لی بپرسی کە ئەو ڕێخەری گروپی گەشتیاریە لە ئیسپانیا تا ئێستا چەند گەشتی ڕێخستووە بۆ کوردستان؟ Okay, could you tell me how many trips you arranged already for Kurdistan? Well, this is my 4th time in Kurdistan. The first time I came on vacation only with some friends, and then I decided that I should bring more people here because it's a very unknown part of the world. And so far, I brought 3 groups already from Spain together with my business partner. We both arranged this. And I felt very attracted by the nature, the culture of the people here. I have a very good local guy here from Rwanda that I trust very much, and the people is so friendly and so welcoming. All that mix of things, I thought it was a very good idea to bring more people to this kind of unknown and forgotten part of the world. بله، أري أمن وكوخم أو سوارم زاردين بلام زاري يكم تنها وكو سردان هاتم بأوي كردستان ببينم كوا تقدر تسوي برادري هاتم يكم بلام ئەوە سێم جارە ئێستا من گەشتێک دێخم خەڵک دینمە کوردستانی، چونکە بەڕاستی ئەنەوێت ئەو کوردستانە لەوانەیە زۆر کەس نزانانی، بەس ئەنەوێت پیشانی بدەین، چونکە کوردستان جێیش تایبەتە، خەڵکەکەی خەڵکەکی زۆر باشە، عنی کە دێ ئێرانە خەڵک زۆر بە خێراتن دەکات و خەڵک عنی خۆشحاڵە لەگەڵت. لۆی ئەمە پێم باشە، عنی بەو بەشەی کوردستان بە کوردستان ینی گرنگجێکی زیاتری پێ بدەین و هەتا بتوانین خەڵک زیاتر بینی. ئەوان چی ئەکەن وەکو گروپی گەشتیاری بۆ ئەوەی زیاتر کوردستان لە وڵاتی ئیسپانیا بناسێنن بۆ ئەوەی گەشتیاری ئیسپانی زیاتر بێت؟ Okay, could you tell us what you are doing to bring more and more people to here? How to introduce Kurdistan to other people to bring people from here? Well, actually the offer is broad because I don't offer only Kurdistan but also Iraq. So it's a very good proposal. It's very attractive to a certain audience, to a certain target. Actually, so I mixed the whole federal Iraq in Kurdistan, and it's very varied because it's ancient history and nature and recent history. And what we do is basically promote it on our website, on social media, and pretty much it like a travel agency, but with the difference that we put our heart in it because the trip is based on my experience. أري أوي شكي أمل السر أوي مثلا بخوي عراق وكردستان بيكوا أكين لو أيزور كاس مثلا ناوي عراقي جوليبو بلام كردستان نزاني بلام كجوتد عراق لما كده دينا كردستانيش هو كد عراق بخوي دولة ما يجوش دولة ما ده وكردستانيش ما يجوش دولة ما دي هي بلام أوي زياتر سنزراتشة سروشتكيتي كسروشتكت بيشاندا خلق زور زياتر عزيلية بيت يعني زياتر لو أنا بهوي سروشتكيه بي ولا ما كادم يجوا كشي. ئەگەر لێ بپرسی لەو گروپە گەشتیاریانێک کە لەگەڵی هاتوون لە کوردستان سروشتی کوردستانیان پێ چۆنە، کام شوێنی کوردستانە زیاتر بەلاوە سەرنجڕاکێشە؟ Okay, if you tell us about your have experience with all of your clients, which part of Kurdistan most interesting? Well, it's obvious that Rwandas is a hot spot because it's the whole canyon, the hanging town.
and that is very, very, very beautiful. And according to the season that you can find different colors, and according to the time of the day you can see the different lights, and it's so beautiful. It's definitely the hotspot. بله أوي بخوي رواندز بقشتي جوانا بلام أوي زياتر كأما تأخذ سكينو وجوان تريشة رواندزا مثلا رواندز بخوي أو خرندي كهي لولا هيتي لهم زي كان هيتي أما وأكاكش شاريش للسرية يعني شتشي دقمنا شتشي تعبته يعني أما زياتر إيريان يعني بقشتي كي إيريان بجوان تيمبو کاکەمە لەگەڵ مان گەشتیارێکیش بدوێنین لەو گەشتیارانەی کە هاتوون بابزانین بۆ چوونی ئەوان لەسەر شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان چۆنە بێتن. من لەگەڵ یەکێک لەوانەی کە ما ئێستا بینەرانی بەڕێزۆ کۆبینەمە گروپێکی گەشتیارین کە لە پیا و ئافرەت پێک هاتوون لە ئێستادا وەکو گوتمان لە کاولۆکان پشوویەکیان داوە. من بۆ چوونی گەشتیارێک وەربگرێم لەسەر ئەوەی پامی گەشتیارێک وەربگرین کاکەمەد هاوکارمان بی لەوەی کە ئەو گەشتیارە یەکەم جارە دێتە هەرێمی کوردستان و کوردستانی چۆن بینیوە. Yes. أو يكم زارب. How do you see Kurdistan? How you impressed about Kurdistan? Kurdistan, I see that is a place very beautiful and emerged economical man, emerged very interesting place. أنا كردستان وبتعبت شيء أمتها وبمشتكى شيء يعني همو شوية شيء زود وتعبت يعني حتى إبري يعني كمان لو سويش لجواني لو يعني كأبيني عزك يبيني وبيت خوش. ئەوانە لەس شارێکی ئیسپانیاوە هاتوون. In which city of the Spain you are from? We are from Lleida. There is a small city in Catalonia, in Spain. Lidi, right? Yes. شارع شبتوك لك ليدي لكتالونيا أو خلشي أوين. زانیاریان لەسەر ئەوەی خەڵکی کوردستان لێرەدا بەش بوونە بەسەر ریال مەدرید و بەرشلۆنە لە لالیگادا. Is yes. Is a football rivality, and the people in Kurdistan, they know and they like this kind of football teams, and they enjoy it with the show. بتعبش كو سروج اللي ربوينا بتعبتي هسيان بوي كدير مثلا خلقة شي زور عزيزة ترباني وبتعبت ريال وبرشلونة يعني بتاوي هسيان بيك ديري استراتيجية يشتيني وبيشتيش تقريبا انزاني برا. کلاسیکۆ یاریەکە تەواو بوو بەڵام خۆی هەندێری کەم یانی. You are belong to which team the Clásico is finished? I like Football Club Barcelona. برشلونة عازم لبرشلونة. دەستان خۆش بێ بە خێر بێن. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان هاتنی گروپێکی گەشتیاری بوو لە وڵاتی ئیسپانیا بۆ یەکەم جار بۆ هەرێمی کوردستان. دیارە ئێستا ناوەناوە ئەو گروپە گەشتیاریانە ئەیانەوێت لە زیاتر بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی سروشتی کوردستان زیاتر ببینن. ئەوەی بینیتان ئەوە ژمارەی ئەو گروپە گەشتیارێکە خۆی لە نۆ کەس ئەبینێتەوە لە پیا و ئافرەت لە ئێستادا وێزگەی مانەوەیان شاری ڕەواندز لە ئێستادا لە کاولۆکان پشوێکیان داوە دواتر شوێنە گەشتیاریەکانی سنووری قەزای ڕەواندز بەسەر ئەکەنەوە وەکو خۆشیان ئاماژەیان بۆ کرد لەسەر ئاستی عێراق کوردستان جوانترین شوێنی گەشتیاری هەیە بە تایبەتیش ڕەواندز کە هەڵکەوتەی جوگرافی وایە زیاتر سەرنجی گەشتیاریان ڕادەکێشێت.